ماتەمی کۆماری ئیسلامی و شادمانی خەڵک لە پەراوێزی دەرچوونی تیمی کۆماری ئیسلامی لە کێبەرکێکانی جامی جیهانی. ئەوەی کە شەوی چوارشەممە لە ئێران ڕوویدا نامۆترین ڕووداوێکە کە دەکرێت بەزێندا بێت. بە ملیۆن کەس لە سەرتاسەری ئێران ژن و پیا و لاو ڕژانە سەر شقامەکان و شکستی تێمی وڵاتەکەیان لە مسابقەی تۆپی پێدا کە بوو بەهۆی دەرچوونی ئەم تیمە لە یاریەکانی جامی جیهانی جێژن گرت. ڕژیمی ئیسلامی حاکم لە ئێران و زۆربەی هەرە زۆری خەڵکی ئەم وڵاتە ئاویان بە جۆگەیەکدا ناڕوات. هەرچێک کە ڕژیم بیەوێت و بەکرێگیراوانی شاد بکات، خەڵکی ئێران لە بەرامبەریدا کاردانەوەیان دەبێت. ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ دەستەبەرکردنی سەرکەوتن لەم کێبەرکێدا بە ملیۆن دۆلاری هەزینە کردبوو. وعدەیدانی پاداشتی 15,000 دۆلاری بە هەر یاریزانێکی تیمی تۆپی پێدا بوو و چەند هەزار بەکرێگیرا و داکۆکیکاری ڕژیمی ناردبووە قەتەر. هەڕەشە لە ئەندامانی تیم و بنەماڵەکانیان کردبوو کە لە مەیدانی مسابقەدا هیچ حرەکەتێکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ کە نیشانەی پشتیوانی ئەوان لە شۆڕشێک بێت کە لە ئێستا لە ئێران لە ئارادایە ئەنجام نەدەن. شادی و جژن و سروری خەڵک تامی ئەم شکەستەی بەزاری کۆماری ئیسلامی و بەکرێگیراوانی تاڵتر کرد. حکوومەتی ئیسلامی سەرجەم مەیدانە وەرزشی، هۆنەری، فەرهەنگی، ئاموزشی و تەنانەت زانستیەکان لە خزمەت بە ئامانجی کۆنەپەرستانەی خۆیدا بەکاردێنێت. وەرزش گۆڕەپانێکە کە حکوومەت و سپا سەرمایەگوزاریەکی بەرینیان تیادا کردووە. ئەوەی کە فوتباڵ و یاریە وەرزشیەکانی ئەم دوایە و هەروەها لە نێو فایلی ئاشکرابووی فەرماندەکانی سپادا گەیوەتە دەرەوە، باز لە پیلان و سیاسەتێکی گەلێک کۆنەپەرستانەی حکوومەتی ئیسلامی لە مەیدانە وەرزشیەکان و سەبارەت بە لاوان دەکات. ژنان لە چوون بۆ مەیدانە وەرزشیەکان مەنعکراون و گوشار بۆ سەر ژنانی وەرزشکار بۆ ڕەچاوکردنی پۆشینی ئیسلامی بووەتە هۆی گەلێک ڕسوایی بۆ حکوومەتی سەرچاوە هەڵاواردنی ڕەگەزی و ئاپارتایدی کۆماری ئیسلامی. زۆرێک یاریگای وەرزشی لەلایەن سوپاوە سەرپەرستی و مدیریەت دەکرێت و چاودێری تند بەسەر گوفتار و هەڵس و کەوتی یاریزانەکانەوە هەیە تا لە چوارچێوەی سیاسەتەکانی حکوومەتدا کار و چالاکی بکەن. گەلێک یاریزان کەوتونەتە زیندان، خانشین کراون و یان بە ناچاری ئێرانیان بەجێهێشتووە. هەرچەند ڕۆژ لەوە پێش بوو کە وریا غەفوری ملی پووشی ئێران بەهۆی پشتیوانی لە خەڵک دەست بەسەر و زیندانی کرا. گوشار بۆ بێدەنگکردنی عەلی کەریمی زیاتر بووە و عەلی دایی بەرەو ڕووی هەڕەشەی کاربەدەستانی ڕژیم بووەتەوە. حاکمانی ئیسلامی بەدانی یارمەتی ماڵی بە وەرزشکاران لەلایەکەوە و هەڕەشە لێکردنیان لەلایەکی دیکەوە لە هەوڵدان تۆپی پێ و باقی مەیدانە وەرزشیەکان بخەنە خزمەت سیاسەتە کۆنەپەرستەکانی ڕژیمەوە. حاکمانی ئیسلامی لەو ئامانجە کۆنەپەرستانەیەش واوەتر چوون و دەیانەوێ تۆپی پێ و باقی گۆڕەپانە وەرزشیەکان لە ڕاستای نظامی ئەمنیەتی سرکردنەوەی کۆمەڵدا بەکاربێن و گوڵلێدانی تیمی وەرزشی پێشکەشی کوژراوان و تیرۆریستەکانی وەک قاسم سلێمانی بکەن. وەرزش دەتوانێ و دەبێ لە خزمەت سڵامەتی و شادابی خەڵکدا بێت لە کۆمەڵدا. حکوومەتی ئیسلامی ئێران کە کەمترین هەزینە بۆ وەرزش و سڵامەتی دەکات، مایل بە دروستکردنی کەش و فەزای پێویست بۆ سڵامەتی و شادابی خەڵک نییە. وەرزش و بەتایبەت فوتباڵ هەر ئەوەندە بۆ حکوومەتی ئیسلامی گرنگەکە لە خزمەت سیاسەتە کۆنەپەرستەکانی ڕژیم و شاردنەوەی ڕاستیەکانی کۆمەڵدا بێت. ڕووخانی ڕژیم ئیسلامی کە داخوازی بەشی هەرە زۆری کۆمەڵگەیە دەتوانێ و دەبێ لە خزمەت شادابی و سڵامەتی کۆمەڵدا بێت. وەرزش و هەوڵدان بۆ بەرزکردنەوەی توانەیە تاکە کەسیەکانی کۆمەڵ و بەتایبەت وەرزشکاران و وەرزش دۆستان لە بارودۆخێکدا دەستەبەر دەبێت کە ئازادی، یەکسانی، مافە سەرەتاییەکانی خەڵک و ژینگەیەکی گونجاو بۆ ئینسان فراهەم بوو بێت.